سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. ئێستا لە دۆڵی ئاکۆیانین، سەرەوەی گوندی ئاکۆیان کە یەکێکە لەو شوێنانەی زۆرترین گەشتیار و سەیرانی کرد ڕووی تێ ئەکەن. ئەمڕۆ کە ڕۆژی شەمەیە بێگومان لە دوێنێەوە پشوەکانی جەژن تەواو بوو، جەژنی ڕەمەزان کە خۆی لە سێ ڕۆژ ئەبینێتەوە، لەگەڵ ئەوەی کە ئەم ڕۆژ دەوامی دام و دەستگاکان دەستی پێ نەکردوێتەوە ڕۆژی شەمەیە و لە بەیانیەوە دەوامی دام و دەستگاکان دەست پێکاتەوە. وەکو ئەبینن ئەمڕۆ خێزان زۆر بە کەمی هاتوونەتە دەرەوە، هەندێک ئەو دیمەنانتان بۆ ئەگوازینەوە. ئێستا تاکتاکە خێزان لە دۆڵی ئاکۆیان کە بە زیاتر سەیرانگەی بێرۆیان ناسراوە، تاکتاکە خێزان هەیە لە چاوەوەی کە دوێنێ ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕویان لە دەشت و دەرەکان کردبوو بۆ بەسەربردننی سێم ڕۆژی جەژن و هەروها کە دوێنێ هەینیش بوو. بەڵام بۆ پێی کە ئەمڕۆ شەمەیە، لەگەڵ ئەوەش کە دەوامی دام و دەستگاکانیە چاوەڕانەکرا ئەمڕۆژ خەڵکێکی زیاتر بێتە دەرەوە، بەڵام تا ئێستا کە بەرەبەرەی نیوەڕۆیە تاکتاکە خێزان ئەبیندرێ دانیشتون وەکو ئەو قەرەباڵغیەی دوێنێ نییە، بەڵام وا چاوەڕوانەکرێت لە دوای نیوەڕۆ زیاتر خێزانەکان بێنە دەرەوە. ئێرەش وەکو دۆڵی ئاکۆیان کە سروشتێکی لەباری هەیە، بەڵام ئەوەی جێگەی سەرەندە زیاتر ئاماژەی پێ بکەین بەشێک لەوەیە کە ئەو پاشماوەی سەیرانیان کە لە دوێنێ و پێرێ لێرە بووە بچین ئەو دیمەنانە بگوازینەوە. وەکو ئەبینین کە زۆرێک لە لایەنە پەیوەندیدارەکانی ئامادەکاریان کردبوو کە بۆ ئەوەی سەیرانیان یا هاوڵاتیان بتوانێت ڕەچاوی ژینگە پارێزی بکەن. بەڵام وەکو ئەبینین ئەو دیمەنانەی کە هەیە، خەڵک ئەو پاشماوانەی لە دوای خۆی جێهێشتووە، ڕێکخراوەکانی بواری ژینگە، فەرمانگەی ژینگەی ئیدارەی سۆران، دام و دەستگا پەیوەندیدارەکان پەیامی هۆشیاریان زیاتر بۆ هاوڵاتیان ئەوە بوو کە ئەو خواردن و خواردنەوانەی کە وەکو پاشماوە ئەمێنێتەوە لە شوێنی تایبەت دابدرێ. بۆی ئەوەی ئەبینین ئێستا ئەو دیمەنانە زیاتر بەرهەمی ئەو چەند ڕۆژەی گەشت و سەیرانی هاوڵاتیانە لە ڕۆژانی جەژندا لە دۆڵی ئاکۆیان. ئێستا ئەو شوێنەی ئێمە لەینە سەرەوەی گوندی ئاکۆیانە لە سنووری قەزای ڕەواندێس. وەکو باسیشمان کرد تاکتاکە خێزان هەیە، بەڵام ئەوەی جێی سەرەندە زیاتر بەرهەم و پاشماوەی سەیرانیانە لێرە ئەبیندرێتن. بۆیە پێویست بەو ئەکا کە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی شارەوانی هەڵمەتێکی پاکردنەوەی شوێنە گەشتاریەکان دەست پێ بکات، چونکە پاشماوەی زۆری لێ، لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ سروشت بە جۆرێک خەمڵاوە دەرەنجامی ئەو بارانبارینە زۆرەی کە هەبووە وای کردووە کە ئەم دیمەنەکانی سروش یەکجار جوان بن بەوەیە. چەند ڕۆژێک بەر لە جەژنی ڕەمەزان هاتبای ئەم شوێنانت بینی بە ئەو پاشماوانەی لێ نەبوو، بەڵام ئێستا لەگەڵ ئەوەی کە جەژنی ڕەمەزان دەستی پێکرد و خەڵکاتەوە دەرەوە زیاتر ئەو پاشماوانە لێرە ئەبیندرێ. شتێکی تر ئەمەوێ لێرە ئاماژەی پێ بکەین ئەو ئامارانەی دام و دەستگاکانن کە بە فەرمی سبەی هەریەکە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران، بەڕێوەبەرایەتی هاتوچۆ، بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران ئامارەکانی ڕوودا و ئەو بابەتانی کە پەیوەستە بەوان ئەی خەنەڕ و بە تایبەتی ئێمە قسەمان لەگەڵ کردوون لەگەڵ تەواوی ئەو دام و دەستگایانە. بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆرانیش لە نیوەڕۆی ئاماری فەرمی ڕائەگەیەندرێکە چاوەڕوان دەکرێت زیاتر لە 50,000 گەشتیار و سەردانی کرد ڕویان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کردبێ، بە تایبەتی لە هەردوو دەروازەی حاجی عومەران و دەروازەی زێت کە دوو دەروازەن تێدا گەشتیاران ئەتوانن هاتوچۆی تێدا بکەن. بە تەنها لە دوو ڕۆژی جەژن لە هەردوو دەروازە نزیکەی 5,000 کەس هاتۆتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران، جگەلەوەی لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان و لە شارەکانی خوار و عێراقیش گەشتیار هاتوونەتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئامارە فەرمیەکان لە ڕۆژی یەکشەمە بە فەرمی دام و دەستگاکان ڕائەگەنێ. ئەوەی بینیتان گەشت و سەیرانی هاوڵاتیان بوو کە وەکو گوتمان ئەمڕۆ ڕۆژی شەمەیە، بەڵام خەڵک بە کەمتر هاتوتە دەرەوە، چاوەڕوانەکرێت لە دوای نیوەڕۆ زیاتر خێزان بێن دابنیش.